ئێمە جەماعەتی ئەشاعیرە هەڵتاوین دژی مامۆستا هەڵۆ ئەوەی شەکوای خۆیان کردوت بۆ وەڵا هاتووە دووسێ وەڵامی ئەوانی داوت کورە خوار و ڕەشکارێەوە کاکە ئێمە تۆ من مجەسەمەی وەهابین من لەسەر مەذهەبی ئیمام شافعیم لە عەقیدە 1 ملیم لە شافعی لا نادەم دەب مەردی کوڕی مەرد بە ئیمام شافعی بڵێ مجەسەم 1 ملیم لە بوخاری لا نادەم دەب بە بوخاری بڵێ مجەسەمە 1 ملیم مخالفە ئیمام ئەحمەد ناکەم دەب بە ئیمام ئەحمەد بڵێ مجەسەمە دینێکی ترتان هێنا عەقیدەیەکی ترتان هێنا و 300 ساڵ دوای پێغەمبەر ئیمام شافعی عەقیدەی نەبوو ئیمام ئەحمەد عەقیدەی نەبوو ئیمام مالک عەقیدەی نییە ئیمام ئەبی حەنیفە عەقیدەی نییە ئەمانە کەس عەقیدان نییە هەمووی ضەڵ و مضلن بێ عەقیدە یعنی چی بێ عەقیدە یعنی چی بێ ماڵێن مجەسەمە و وەهابی و حەشویە و نازانم چی و ئەو ناوە بریقەدارانە دروست دەکەن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون والله خەسمی ئێوەینە لە قیامەتە ئێمە عەقیدەمان عەقیدەی شافعیە عەقیدەمان عەقیدەی ئیمام مالک و ئەحمەدە پیاو بن بەوان بڵێن ئەو ناوانەی کە لە ئێمانێ ئەو ناوانە کە لە ئێمە بەس هەمووتان هەوێ پارتیەکێتیتان پێیە و دانیشتون و دەسەڵاتیش چەپرەتان بۆ لێدە چونکە گەنجتان سەرقاڵ کردووەوە لەولا نێربازی بۆ هێناوی لەولا نێربازی بۆ هێناوی بە هەر ناوێکەوە بە ناوی ئازادیە کوڕی گەنج نێربازی لەسەر جادەکانی سلێمانی هەولێر بە ئاشکرا خەڵک هەڵیانەگرێ و ئامە و نێربازی قەومی لووتەکەن ئاگەر لەوە نییە ئاگەر لەوە نییە ئاگەر لەوێ خوا لەسەر عەرشان لەسەر عەرش نییە جیهەی هەیە جیهەی نییە باسی ئەوەم بۆ بکەین خوا حەدیسی نەفسیان بۆی مەشغوڵت کردووی لا إله إلا الله لا إله إلا الله أمة محمد لكس قبول مكان لغير عقيدة إمام شافعينا أما أنا عقيدة شافعيان نية وجاءت السنة لما مستهلوا أقري فقوية أو كور أو اجتماعات أو تلفزيون أو مقابلات أنا ما مستهلوا نية دينك ما مستهلوا إسلامك إسلامك والله حيث ئەو قسانەی کە یکەم با بێ بە حجە بە سەروانی چەکیان بۆتان هەڵگرتووە ئەگەر ئەو دەست بەدەست پێشە نەبێت کە چەکی بۆتە هەڵگرتەوە پیاوەنی ئاوە لە مەلا بکەین لەناو هەولێرە لە سلێمانیە ئیسماعیل سوسەیەک عەشیرەتی خۆشناو تۆ بتوانی خۆشناوێک عەشیرەتێک بێنی لەناو هەولێرە زیندە بەچاڵی بکەی و ئیهانەی بکەیت و فلی پێ دەرکەیت ئەزانی چۆن توانیت ئەوانی ئەو دەست پێشە شۆن ئاواکەن و مەولودەکەن دەفلێ ئەدەن بەوان کرد بەو دەست بەدەست پێشانەی کە قورئانە خوێن بەوان کرد جا قسەکان